پێکهاتەکانی تری عێراق جیاوازیان هەیە لەبارەی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پەرێزگاکانی عێراق لە کەرکووک و پاساو بۆ ئەنجامدانی ئەو پرۆسێش دەهێننەوە کە پێویستی بە یاسای تایبەت هەیە. انتخابات مجالس محافظة كركوك بحاجة إلى قانون خاص. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێویستی بە یاسایەکی تایبەت هەیە. ناتوانرێت هەڵبژاردننی ئەنجومەنی ئەم پارێزگایە ئەنجام بدرێت هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عێراق، چونکە کەرکووک شارێکی فرە پێکهاتەیە. پێویستە ئەنجومەنی پارێزگای کەرکووک گزارش لەو فرە پێکهاتەیە بکات. بەبێ ئەو یاسایەش نوێنەرانی ڕاستەقینە بۆ پێکهاتەکان دروست نابێت. ئێمە بۆ ئاراستەیە کار دەکەین کە یاسایەکی تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەربچێت. المكونات يكون لهم تمثيل جيد. كركوك وضعها خاص، لا أحد يستطيع أن ينكر ذلك. وكركوك تعاني من انقسام ذو طابع قومي. کەرکووک دۆخێکی تایبەتی هەیە. ئەم شارە دەناڵێنێت بەدەستدا بەشبوونی لەسەر بنەمانەتەوایەتیەکان. ئەمەش کێشەیەکی تازە و نوێکراوە نییە. هەر بۆیە یاسایەکی تایبەت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕەنگە بتوانێت پارێزەری ئەو تایبەتمەندیە بێت. ئەمە بە چارەسەری گونجاو دەزانین بۆ ئەم قۆناغا. پێمان وایە بە دیالۆگ دەتوانرێت کێشەکان چارەسەر بکرێت. بۆ ئەم پرسە ئەگەر بێت و حکوومەتی عێراق جددی بێت لەسەر چارەسەرکردنی کێشەکان کە من گومانم هەیە لەم مەسەلەیەدا، چونکە ئەو پرسە بەدەر لە مۆرکی ناوخۆیی هەندێک جار دەستی ئەقلیمیشی تیادایە. خصوصا وأنه الموضوعات اللي يجري الحوار حولها موضوعات يعني لا تتعلق حتى فقط بالطابع المحلي، وإنما فيها يعني بعد إقليمي. أعتقد أن حكومة إقليم كردستان بحاجة إلى أن تتفق مع الحكومة العراقية خصوصا في هذه الفترة فترة پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکێکی لەگەڵ حکوومەتی ناوەند ڕێککەوتن بکات لەسەر زۆرێک لە پرسەکان. لەوانە پرسی نەوت و دۆسێ هەڵبژاردننی کەرکووک و چەندین پرسی دیکە. وەک دەزانین کێشەی کەرکووک کێشەیەکی هەڵپەسێردراوە لە نێوان بەغدا و هەولێر. باشتر وایە حکوومەتی هەرێم ئەم دۆسەیانە لە پاڵ پرسی نەوت و موچە و قوتی خەڵکی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵ یەکلایی بکاتەوە. پێویستە هەمووان خۆمان لە دوور بگرین لە لێدوانی ئاگرینی دژ بە یەکتر، چونکە لەمەوبەر بینیمان هەرێمی کوردستان بۆ هەندێک پرس ڕووی لە وڵاتانی دەرەوە و وڵاتێکی ئەقلیمی کرد، بەڵام بێسوود بوو. تزيد يعني من حدة الخلاف وأيضا تبعد يعني نقطة الالتقاء. ئەندامێکی فرەکسیۆنی کێتیش لە پەرلەمانی عێراق ڕای دەگەیەنێت وەکو کورسوورین لەسەر ئەنجامدانی ئەو پرۆسەیە و بەو ئاراستەیەش کار دەکەین ڕەزامەندی پێکهاتەکانی تری کەرکووکیش لەسەر ئەو پرسە بەدەست بهێنین. ئێمە وەکو کورد و تومانە ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکین ئەگەر هات و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی دیکەی عێراقرا و ئێمە لەگەڵ ئەوەشین لەگەڵ لایەنی تورکمانی و لایەنی عەرەبی بە تەوافق سیغەیەک بدۆزینەوە ئەو مادەی کە پەیوەندی بە کەرکووکەوە هەیە. ناشمانەوێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک چیتر دوا بخرێت بە هەر بیانوێک بێت. لایەنی تورکمانی داوای قانونی خاص دەکات و لایەنی عەرەبی داوای وعد و عود دەکات بۆ ئەوەی کارەکان لە دوای هەڵبژاردن بڕواتە ڕێوە بۆ پێی کە ئەوانیانەوێت. واتە هەڵبژاردننی انتخابات ئەنجومەنی پارێزگای کەرکووک پەیوەندی بە جانبی سیاسی هەیە و پەیوەندی بە جانبی قانونیشەوە هەیە. لەبیرمان نەچێت کەرکووک بێبەش کراوە بە یاسا بە مادەیەکی قانونی لە خولەکانی پێشووی پەرلەمانایە. ئێستا ئێمە دەمانەوێت لەم قانونە تازەیە ئەوە دەربێنین و ئەو کەرکووک لەژێر ئەو قەیدە دەربێنین و لەگەڵ ئەوەشا دەبێ ئێمە اتیفاقی سیاسیشمان هەبێت لەگەڵ لایەنی تورکمانی و لایەنی عەرەبیە. لە ماوەی ڕابردوو کەرکووک لە دوو خولی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بێبەشکراوە و دۆخەکان گەشتبینی نادەن کە لە خولی داهاتووشدا ئەو هەڵبژاردن لە کەرکووک بەڕێوە بچێت و لە ئێستاشەوە تەگەرەکان لە بەردەمە و پرسە دیار و ڕوونن. لەگەڵ تێپەڕبوونی کاتدا کۆدەنگی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن دروست نەبووە بە وتەی چاودێرانی سیاسیش دواخستنی ئۆپەراسیۆنی حەویجە هەوڵێکە بۆی هەڵبژاردن لەم شارە نەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.